حکوومەتی عێراقیشە ئەکەوینە گفتوگۆ و ڕاگۆڕینەوە سەبارەت بە چارەسەرکردنی ئەو پرسانەی کە تا ئێستا بە هەڵپەرسەراوی ماونەتەوە. یەکەم جارە لە ناو حیزبی سیاسی کوردی یاخودتەنانەت لە دیسپلین و پرەنسیپی کاری حیزبایەتیدا ئەمە ڕووبدا کە حیزبێکی سیاسی بەو جۆرە لەگەڵ کونسوڵی وڵاتان کۆ بێتەوە. هەر خۆی کۆبوونەوەکە بەرنامە و مەغزایەکی تایبەتی خۆی هەیە لە ناو یەکێتیدا یاخۆ بۆ دەرەوەی یەکێتی؟ بەتاکید ئێمە لە بەستنی کۆنگرەی چوار شعاری نوێبوونەوەمان هەڵگرتبوو، پەیامی نوێبوونەوەمان هەڵگرتبوو، ئەمیش بەشێکە لەو هەنگاوی نوێبوونەوەی کە ناوانە کە هەنگاومان بۆ ناوە، هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ هەوڵە دەین ئەو پەیامی نوێبوونەوە کە لە زۆر بوارە خۆی ئەگرێتەوە. یەک لەوانە بواری حکومڕانیە، دوای ئەو با بڵێن هاوشانی ئەو بواری پەیوەندیەکان و دیبلۆماسیەتە، واشانی ئەو چاکسازیە لە ناو حکوومەتی هەرێما، هەروەها هاوسەنجیە لە کارڕئیسەکانی لەو کارڕئیسەکانی ناحکوومەتی هەرێم و ئیدارەدانی عیلاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەمەوە. بەڵێ هەر تایبەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندیەکانی هیچ بڕیارێکی ئۆتۆتان هەیە کە لە هەولێر جگە لە کۆنسوڵخانەکان لەگەڵ حیزبە سیاسیەکانی کوردستان یاخود هەر حیزبێکی سیاسی دیکە کە چالاکی لە هەولێر هەبێ کۆبوونەوەیان لەگەڵدا ئەنجام بدەن؟ بەتاکید هەروەکو من لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد، یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە باوەڕی بە گفتوگۆ و حیوار هەبووە. بەتاکید هەروەکو پێشتریش یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەیەکی دانابوو لەگەڵ زۆربەی حزب و لایەنە سیاسەکان لە سلێمانی و ئەو سنوورە دانیشتنی کردبوو لەگەڵ ئەو حزابانش کە ئێستا لە ناو پایتەختی هەرێمی کوردستانان. بەتاکید ئێمە بەرنامان هەیە لە داهاتووە لەگەڵ سەرجەمیان دابنیشین و بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە ئەگەر ئەو دەرفەتە بێ ڕێگویان ئەو ئەرزەیە بخۆڵقێت بۆ دانیشتن. بەڵێ ئاماژەت بۆدا کە پێشترش دەستێمانی لەگەڵ کۆمەڵە حیزبی سیاسیدا کۆبوونەتەوە و ئێساش لە هەولێر هەمان ئامانجتان هەیە. ئەگەر هەردوو پرسیارەکە یاخود هەردوو پرسەکە تێکەڵ بکەین بە یەکتر، چ دەرەنجامێکیە بێ لە کۆبوونەوەکانی پێشوو چی چندراوەتەوەوە ئومێدتان بە کۆبوونەوەکانی ئێستا و داهاتووتان هەبێت؟ خۆی گفتوگۆ و حیوار هەمیشە بەرهەمی بووە، بەستەڵەکێکت شکانووە کە ئەو بەستەڵەکە پێشتر ڕەنگە لە بینی یەکێتی و نەک تەنها پارتی دیموکراتی کوردستان ئەگەر هەبوو بێ لە بینی یەکێتی و هەندێک ئەحزابی تریش یان هەندێک بزوتنەوەی تریش هەبوو بێ، بەڵام یەکێتی دەست پێشخەری کردووە بۆ ئەوەی کەوا لەگەڵ ئەوان دانیشتن و گفتوگۆ ڕاگۆڕینەوە بووە. بەتاکید ئێستا لێک تێگەیشتن هەیە بۆ هەموو کایەکانی حکومڕانی و هەروەها نەک حکومڕانی لە هەرێمی کوردستان، هەروەها با بڵێن هەوڵدان بۆ بەدەستهێنانەوەی ئەو مافانەی کە ئێستا ئەتوانین لە بەغا شەڕی لەسەر بکەین یان هەوڵی بۆ بدەین یا کاری جدی لەسەر بکەین. یەکێک لەوانە دۆسیەی ناوچەدا بڕێنراوەکانە، یەکێک لەوانە دۆسیەی نەوت و غازە، یەکێک لەوانە گەڕانەوەی پێشمەرگەیە بۆ ئەو سنوورانەی کە پێشووتر یان گەڕانەوەی پێشمەرگە بۆ مانایی کە ژووری ئۆپراسیۆنی هاوبەشە لەگەڵ حکوومەتی هەرێم و سوپای عێراقی کە ئێستا لەم چەند ڕۆژەی پێشوە بەرهەمەکەیمان بینی کە لە منتیقەی دیالە و ئەو ناوە کۆمەڵێک سەربازگە و یان ڕەبەیە بەیەکەوە بە هەماهەنگی یەکتر لەو شوێنانە دانوەر. ئەمە هەمووی بەرهەمی ئەو هەوڵ و تێکۆشینانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ناو خۆی خودی هەرێم چکە تۆ هەتا خۆت بە یەکدەست نەبی لە ناو خودی حکوومەتی هەرێم ناتوانی دوجارە بە دەستێکی پڕەوە دەچیتە حکوومەتی بەغا نەک بە پەتەوازەی و بە جیاوازی ئاراستە و پرۆگرام. بۆیە بەرهەمی هەبووە و بەرهەمی زیاتریشی دەبێت لە داهاتوودا. ئینشەڵا ئەم کۆبوونەوەی کە لە داهاتوودا ئەگرێ لەگەڵ ئەحزاب و لایەنەکانی ترکە هێشتا ئەگەر دەرفەت نەگونجابێت لەگەڵیان بکەین ئومێدبەخش دەبێت و ئومێدی زۆرمان لەسەر ئەو کۆبوونەوەە هەڵچنیوە بۆ داهاتوو. بەڵێ هەواڵ سەرکەوتەم قۆناغە لەگەڵ ڕابردوو چ جیاوازیەکی دەبێت؟ ئێمە زۆر جار دەبینین کە یەکێتی پێشنیازی یاخود بژاردەی یەک ریزی بۆ لایەنە کوردستانەکان خستۆتە ڕوو. ینی ئەم جاریان چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ڕابردوودا؟ ئەم جاریان لەگەڵ ڕابردووە ئەگەرەوە هەبوو پێشتر گری لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرابێت گوایە یەکێتی وەکو پێویست نەهاتۆتە پێشەوانێ ئەویش بەهۆی هەندێک هۆکاری ناوخودی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی تازەی
یان دوای کۆنگرەی ناوبەرین ئێستا بە خیتابێکی وازەحتر و یان بڵێن ڕوونتر لەگەڵ لایەنە سیاسەکانی سەر گۆڕەپانی حکوومەتی هەرێمی کوردستان قسەی کردووە و جیاواز لەو خیتابەی پێشووتر ئەگەر ڕۆژگارێک ئێمە لەبەر کۆمەڵێک سەبەب و هۆکار یان لەبەر خاتری تێکنەچوونی سەقامگیری هەرێمی کوردستان کە ئێمە قەت لەگەڵ ئەوە نین هیچ ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی هەرێم کەوێتە بەر ناسەقامگیری ئەمە سەردەمانێک ڕەنگەیەکی نیشتیمانی کوردستان لەسەر پێگە و خەباتی خۆی کۆمەڵێک سازشی کردبێ بەڵام دەرەنجامەکەی دیارە بۆ ئاقارەیان نەڕۆشەوە کە بتوانین وەکو پێویست خزمەتی هەم ئەو هەموو قوربان و تەسخێدانەی کە گەلی کوردستان بەخشیوێتی لە پێناو ئەم هەرێمەی کە ئێستا دروستمان کردووە وی ئەم جارە بە بەرنامەیەکی نوێتر و بە شێوەیەکی تۆکمەتر دەچینە پێشەوانێ بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنەکان تاوەکو بتوانین دەرەنجامێکی باشتر و باشتری هەبێت ئەویش هەمووی لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خۆشگوزەرانی خەڵک و سەقامگیری هەرێمەکەمان دەبێت. بەڵێ هەوا سەرکەوت ئەوەی زۆرترین سەرنجی خەڵکی لەسرە کۆبوونەوەی لووتکێ لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و زیاتر قسەکان بۆ ئاڕاستەیە کە کۆبوونەوەی لووتکەی نێوان ئەم دوو حیزبە دەبێت تا توانەوەی ئەو بەستەڵەکەی کە لە سیاست لە هەرێمی کوردستاندا دروست بووە. ئێوە ئێستا کە لە هەولێرن چاوەڕوان ئەکرێت وەفدەکەی یەکێتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کۆبوونەوەیەک ئەنجامدا یاخود چاوەڕوانی کات ئەکرێ تاوەکو ئەوەی کە دەوترێ پارتی دیموکراتی کوردستانیش ئامادەی هەبێ بێتە کۆبوونەوەکە؟ ئەم وەفتەی کە ئێستا هاتووە زیاتر بۆ گفتوگۆ لەگەڵ ئەوە بوو کە پێشتەوتم بەنامەی کارەکان ئەوە بوو هاتن سەردانی پایتەختی هەرێمیان کرد لێرە لە ڕێگەی مەڵبەندی هەولێر و هەروەها دانیشتن لەگەڵ پێشمەرگە دێرینەکان بەشێک کە سوکاری شەهیدان بەشێک لەو کادرانی کە ڕۆژگارێک ئەگەر دڵیان زویر بوو بێ و هاوشانی ئەوەش ئەوە بوو کە بینیتان ئەمڕۆ ئێمە لەگەڵ قۆنسڵخانە و نێرایەتی وڵاتانە کۆبوونەوە ڕەنگە مەهامی ئەم وەفدەی ئێستامان کە ئێمە باسی دەکەین ئەوە نەبێت کە بچین کۆبوونەوە یان بچین کۆبوونەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکەن بەڵام بەرنمەیەک هەیە بەڵێ لە داهاتووە دانیشتیان لەگەڵدا دەکرێت چکە دوجارە ئەوە هەر لۆغەی دیبلۆماسیەت و لۆغەی حیوارە دەمانگەێنێتەوە بەیەک چونکە ئێمە ڕۆژگارێکی تاڵمان بەڕێ کرد ئەگەر لە سەردەمی لە 94 بەدواوە بەڵام ئەوە ئەتوانین بڵێن بکەین بەڕابردوویەک بۆ کاری داهاتوومان ئەوەیە لەمەوە دوا کاری پێکەوەیمان هەبێ بۆ خزمەتکردنی ئەم هەرێمە بەڵام بە نەهج و سیاسەتێکی نوێەوە. بەڵێ کەواتەم سەردانە هیچ ئەجەندایەکی وا ڕسمی تێدا نیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە تا ئەم لەحزەی لەگەڵ جنابەت قساکە نەخێر هیچ بەرنمەیەک نییە ئەم وەفدەی کە ئێستا هاتووە بۆ دانیشتن هاتووێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەتوانی بڵێ ئەمە هەنگاوێکە ئەندرێت بەرەو ئەوەی کە لە داهاتووە ئێمە کۆبوونەوە بکەین. بەڵێ هەواڵ سەرکەوت لە چەند جاری ڕابردوودا کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە کۆبوونەوە هەندێک میدیای سێبەر هەندێک کەسی نابەرپرس بوونەتە هۆکاری تێکدانی ئەم کۆبوونەوەانە پێتان وایە ئەم جارش ئەم دەستەواژانەی کە ئاماژەمان پێدا کاریگەری هەبێت لەسەر کۆبوونەوەی یەکێتی و پارتی؟ ئێمە وەکوێکێتی نیشتیمانی کوردستان هەرچی چەنێ ئاستەنگ بخرێتە بەردەمان ئێمە دەستی برایەتی و ئاشتەوایی هەر ڕادەکێشین وەکو یەکێتی هیچ تەسیر لە بەرنامەکانی ئێمە ناکات. بەڵێ باس لە بابەتی حکومڕانی بکەین ئێوە لە ئەجندای کۆبوونەوەکەتاندا لە بەرنامەی کاری کۆبوونەوەکەتاندا وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ تیمی یەکێتی لە حکوومەتیش کۆبوونەوە لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیش ئەو بابەتە دزەی کردبێ یاخود ڕاگەندرابێ ئەوەیە کە یەکێتی بڕیاری داوە کاری پەرلەمانی بایکۆت بکە یەکێتێکە بنیادنەری حکومڕانی بێ لە هەرێمی کوردستاندا بایکۆتی کاری پەرلەمانی دەکەن؟ ئێمە بایکۆتمان نەکردووە بەداخەوە ئەو هەواڵە بە هەڵا لێکدانەوەی بۆ کراوە ئێمە لە کۆبوونەوەکانە باسی ئەوەمان کرد کە شکۆی پەرلەمان و لەناوێنە شکۆی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان دیارە کەوتۆتە بەر ئەوەی کە بڵێن وەکو پێویست ڕێزی لێنەگیرا ئەو پێگەیە چۆن سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێمە
چۆن سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی حکوومەتە و سەرۆکی حکوومەت خۆی بڕیار دەدا دەبێت لە سەرۆکایەتی پەرلەمانیش بە هەمان شێوە بێ و هەروەها لە دوا ئیتفاقیەی یا لە دوا ڕێکەوتنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لەسەر پرسە چارەنووسازەکان یا لەسەر پرسە گرنگەکان دەبێت هەر سێ با بڵێن هەم سەرۆکی پەرلەمان هەم جێگرەکەی هەم بڕیاردەرەکەی بەیەکەوە دابنیشن مشاورە بکەن ینی یەک ئاراستەیان هەبێ بەڵام بەداخەوە دیار بوو پارتی دیموکراتی کوردستانیان نوێنەرەکانی ئەوان لە ناو پەرلەمانە وابستە نەبوون یان دەستیان نەگرت بۆ ئیتفاقی کە لە بین یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە هەبوو. بەڵێ ئەمەی کە ئاماژەت پێدا کە زۆر جار ئاماژە بۆ دەکەمە هەڵوێستێک بووە ئەم هەڵوێستەی یەکێتی بۆ کاری پەرلەمانی کاریگەری لەسەر بەرنامەی ئەدای حکوومەتەکە دروست دەکات؟ بەتاکیت چونکە یەکێتی نیشتیمانی کوردستانیش جمگەیەکی ڕئیسیە یا کارکتەرێکی سەرەکیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە ئەبێ لەو ڕاستیە زۆر باش تێ بگەین. بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان کارەکانی حکوومەت ینی بە ئاسانی بەڕێوە ناچێت. چونکە وەکو وتمان یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک وەزیر کۆمەڵێک وەکیل وەزیر کۆمەڵێک مۆزەفی لە باڵامان هەیە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئەگەر بێت و ئەمە ینی شەڵەژانێک ڕوودا ناو حکوومەتە و یان حسابی پێنگە و سنگ و قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرێت ئەوە حکوومەتی هەرێم حکوومەتێکی لاسەنگ دەرەچێت. بەڵێ بەڵام لەگەڵەوەشدا لێکدانە بۆ دەکرێت کە یەکێتی دوو بژاردەی دیکەی هەیە بۆ کاری حکوومەت لە هەرێمی کوردستانە کەمیان کشانەوەیە دۆمیشان بژاردەی هەڵبژاردننی پێشوەختەیە وەکو یەکێتی ئێوەم دوو بژاردێتان تاوتوێ کردەوە یا خودەمە هەر بابەتێکی میدیاییە و وەکوی کە پێشتر ئاماژت پێدا لێکدانەوەی هەڵی بۆ کراوە. ئەوە ئەتوانین بڵێن لە داهاتووە ئەگەر ئێمە لەم دانیشتەی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە باز دەکرێت لە داهاتووە ئەگەر بگەینە سیغەیەک بۆ ڕێکەوتن لەسەر هەموو پرسە گرنگەکان ئەوان ڕەنگە ئەوە ڕوونەدات بەڵام هەموو ئەگەرەکان کراون بۆ دوای ئەو دانیشتەی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان دایبناوە کۆبوونەوەیان لەگەڵا بکات. بەڵێ واتە ئەکەوێتە سەر دەرەنجامی ئەو کۆبوونەوەی کە لە داهاتووە بەسترێت. ئێوە بەرنمەیەکی تایبەت و دیاریکراوتان پێ بۆ کۆبوونەوەی لەسەر مێزی گفتوگۆی لەسەر بکەن لەگەڵ پارتی دیموکراتە؟ بەتاکید ئێمە سەرەتا هەروەکو ئاماژەم پێکرد ئێمە ڕێکەوتنێکمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کە لە نەتیجەی دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەو کاتە ئێمە وەرەقەی تەفاوزی خۆمان هەبوو و بە هەردوو لا ڕێکەوتن لەسەر ئەو وەرەقەیە بەڵام بەداخەوە وردە هەست دەکرێت خۆدزینەوەیەک هەیە لەو وەرەقەیە بۆیە ئێمە بەڵێ پرۆژەی خۆمان هەیە یەکێک لەوانە چاکسازیە لە ژیان و گوزەرانی خەڵکە ئەویش چاکسازی لە کایەکانی حکوومەتە بۆ ناکرێتەوە موچەی مۆزەفێک کە 300,000 دینارە یا 400,000 دینارە بێلی کەم بکەیتەوە لە ئەجەندای یەکێتی نیشتیمانی کوردستانە یا لە پرۆژەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو لەوێت ئەوێ بدرێ بە شەفافیت لە داهاتی نەوت و غاز و خاڵە ئەوانن کە ئەتوانن سبەی ڕۆژێ تۆ بێ لەسەر ئەوانە ئیش بکەیت و شەفافیت هەبێت و یا ئەو تا تۆ داهاتی نەوتە شەفاف نییە داهاتی عەقدەکانە وەکو پێویست شەفاف نییە ئەمانە هەموو ئەو ئاستەنگانن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆی پرۆسەکان و هەموو ئەوانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ئەجنداکە هەیە تەنها و تەنها لە پێناو خۆشگوزەرانی و سەقامگیری هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ئێوە ئەم پەیامە بەردەوەی لە بە پارتی دیموکرات بگەێنن یەکێتی تیمێکی هەیە لە حکوومەتدا سەرۆکی پەرلەمان چ وەزیرەکان چ جێگیری سەرۆک وەزیران ئەم پەیامەتان پێگەیاندون کە بیگەێنە پێکێنەرەکانی حکوومەت؟ بەتاکید ئێمە لە کاری نوێبوونەوە یا لە دوای کۆنگرەی چوارەمین هەمیشە حکوومەت و پەرلەمان و حزب کۆبوونەوە و ڕاگۆڕینەوە پرۆژە و پلان هەموو بەیەکەوە وەکو یەک تیم کاری لەسەر کراوە بەڵێ ئەو پەیامە زۆر بەڕوونی لەگەڵ ئەوانیش باس کراوە و بەشێکە لە پەیامی خۆشیان نەک بڵەمەر ئەوە بێت چونکە دوجارە ئەوانی کەوا لە حکوومەتان بەشێکیان ئەندامی سەرکردایەتی ئەم حیزبان
پێگەی گرنجیان هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە لە کۆبوونەوەکانی سەرکردایەتیا بەشدارە بن هەم ئەوانی کە لە پەرلەمانن هەم ئەوانی کە لە حکوومەتدان بەڵێ ئاگادارن و بگرە خۆشیان داڕێژەری سەرەکی یان ئەو بیرۆکانن کە بۆ داهاتوو بۆ کاری داهاتوی حکومڕانی لەم وڵاتە دەبێت لەگەڵ لایەنە سیاسەکانی تر بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا حکوومەت زیاتر بەدەست ئەوەیە گفتوگۆی لەسەر بکرێت و بگەینە ڕێگە چارەیەکی دروست. بەڵێ یەک لەو دەستەواژانەی کە هەندێک جار بەکارە هێنرێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێی دەوتری حیزبێکە هەم ئۆپۆزیسیۆنە هەم لە حکوومەتە ئێوەکو سەرکردایەتی توانە ڕوونکردنەوە بدەن لەسەر ئەوەی ئاوێ ئێوە لە حکوومەتدان یاخود ئۆپۆزیسیۆنن؟ نەخێر ئێمە لە حکوومەتداین بەڵام بە شەراکەتێکی ڕاستەقینە ئۆپۆزیسیۆن نین ئەو کاتە گەبووین بە ئۆپۆزیسیۆن دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوونی ڕایەگەیەنێ کە ئێمە ئیتر ئەوە لە حکوومەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ڕائەگەیەنێڵێ ئەمە پرۆژەکەمانە بۆ داهاتووی ئەم هەرێمە و بۆ داهاتوی حکومڕانی ئەم هەرێمە بەڵام پرۆژەکەی ئێمە تا ئێرە دیارە وەکو پێویست گوێی لێ نەگیراوە ئەو کاتە ئەتوانین بڵێن ئێمە ئەوە لە حکوومەت هاتینە دەرەوە ئەوجا ئۆپۆزیسیۆنین چونکە ناکرێت تۆ هەم لە حکوومەت بی هەم ئۆپۆزیسیۆن ینی قاچێکت لە دەر و قاچێکت لەلاو لە دەرەوە بێ وەکو ئۆپۆزیسیۆن نەخێر یەکێتی قەت ئەو دووفاقیەی ئەوە نەکردەوە بەجستە نەکردەوە یا پیادەی نەکردەوە نەخێر ئێمە شەراکەتمان شەراکەتی ڕاستەقینەیە دەوڵەتمەداریمان دەوڵەتمەداری ڕاستەقینەیە و کە بووین بە ئۆپۆزیسیۆن ئەو کاتە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە و ڕاست و دروست وەکو ئۆپۆزیسیۆنێک بەڵام ئەوەش بۆ خۆشگوزەرانی خەڵک و ئەو واتە ئەگەر تۆ بووی بە ئۆپۆزیسیۆن ئەبێ پرۆژەیەکت هەبێ بۆ ئۆپۆزیسیۆنی و کار لەسەر چ ئەەکەی لە ڕێگای ئۆپۆزیسیۆن بوونتەوە نەخێر یەکێتی لە ئێستاە لە ناو حکوومەتی هەرێمایە ئۆپۆزیسیۆن نییە. هەواڵ سەرکەوت هەندێک پرسەیەک دا کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕخنیان بۆ یەکێتیە بۆ نمونە دەوتێت لە یاسای چاکسازیە یەکێتی هەڵوێستی کێوتۆی نەبووە کە قبول بکرێت لە بڕینی لە 121 موچە کە نزیکی مانگێکە بێ بە پەسەندکردنی یاسای چاکسازی یەکێتی هەڵوێستی نەبووە یەکێتی وردەکاریەکانی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و عێراقی لان نیە داهاتی نەوتی لەلان نییە پرسیارەکان زیاتر بۆ ئاڕاستەیە ینی ئەمە تاکەی بڕدەکە ئێوە کە پێتان وایە هەڵقوڵاوی کۆمەڵانی خەڵکی کوردستانی یاخود وەکو سەرۆک مام جەلال بەکاری دێنا لە خانۆ قوڕەکانەوە دەست پێ دەکەنەوە ئەمە تاکەی بەردەوام ئەبێت. هەڵبەتە کاک یوسف ئەمەش حەدێکی خۆی ئەبێت ئێستا کە ئێمە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە گفتوگۆیە لە ناو خودی خۆیە وەکو پرۆژەیە کە ئامادەت کردووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تۆ بۆچیتە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان تا لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەک بوو کە سەرەتا دامەزرا بە خاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان دامەزراوە بۆ خزمەتکردنی ئەم سنوورە جوگرافیایی کە ئێستا ئێمە لە باشووری کوردستان تای دەژین چکە ڕۆژگارێک بوو کە شۆڕش نەما و دوجارە یەکێتی نیشتیمانی کوردستان هاتەوە کایە لەناو هەناوی کۆمەڵانی خەڵکەوە دروست بوو لەناو ئەوان بوون ماڵەکانی خۆیان بۆ دەکردن بە سەنگەر تاوەکو دیفاع لە کۆمەڵانی خەڵکی کوردستان ماڵ هەبووە من زۆر جار باسم کردووە لە ناو خانۆکەی خۆیان مناڵەکانی تیا بوو بۆی کا پێشمەرگەیەک بەر قسپی کۆپتەر نەکەوێت چوەوتێتی وەرە لە ماڵەکەی من بکە بەو سەنگەرەی کە دەلاقەیەکی تیا کردووە لولەی کلاشینکۆفەکەت بەرە دەرەوە تاوەکو بتوانی دیفاع لە شەرەف و کەرامەتی ئەم میلەتە و ڕزگاری میلەتەکەمان بکەی بۆیە ئێمە ئێستاش خەرزار باری میلەتین نەخێر ئێمە بەو شێوەیە نییە کە بەشدار بووبێتین لە بڕینی قوتی خەڵکە بەڵام کاتێک کە پرۆژەکە هاتوۆتە ئاراوە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتا زۆر بە توندی ئەو بەرهەڵستی ئەو پرۆژەیە کرد کە قوتی خەڵک کەم بکرێتەوە بەڵام دوجارە دیار بوو بۆ ئێستای یەکێتی بەدیلێکی وانە بوو کە تۆ بتوانی لەبەرەوەی دوای ڕوونکردنەوە کۆمەڵێک ئاستەنجی تر باسکرا هاوشانی ئەوە کە تۆ ئێستا تووشی پەتایەکی جیهانی بووی کە ئەویش کۆڤید 19 دیارە
مبڕێری ئەوە هێنرایەوە گوایە داهاتی کوردستان کەمی داوە یا کەمی کردووە نەکرد داهاتی کوردستان حکوومەتی عێراقیش تووشی هەمان گفتی اقتصادی بۆتەوە بۆیە ئەم جارە ئەوە قوبول کراوە بەڵام بۆ داهاتوو یەکێتی پرۆژەی خۆی هەیە یەکێک لەو پرۆژانە کە باز دەکرێت ئێمە تەبەنی ئەوەمان کردووە کە پرۆژەی لامەرکەزیەت بێنینە ئاراوە بۆ هەموو پارێزگاکان هەر پارێزگارە و بە کنی خۆی بتوانێت ئەو داهاتەی کە لە سنوورەکەی خۆیان پەیداکات چ لە خاڵ سنوورەکان چ لە ناو خودی خۆی پارێزگاکانە خەرج بکرێتەوە بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی دادپەروەرانە بگەڕێتەوانێ بۆ خەزێنەی ئەو شارەی کە ئەو خەڵکە تێدا دەژی بۆ نمونە ئێمە تەنها ئەگە باسی لامەرکەزیەت بکەین تەنها بۆ سلێمانیمان نەبوو بەڵکو بۆ دوهۆک و هەولێر و ناوچەکانی بەشەکانی تریش ئێمە هەمان داواکاریمان هەیە بۆیە ئەمە یەکێکە لەو کارانەی کە ئێمە بۆ نەک لە داهاتوە ئێستا کاری لەسەر دەکەین و بەرنامەکە دیارە لایەنەکانی تریش پشتیوانی ئەکەن وا خەریکە لە تەواوبوونایە ئەو بەرنامەی یان ئەو پرۆژەی لامەرکەزیەتە کۆمەڵێک هەڵبەتە یاساناس لە بواری حکومڕانی و کۆمەڵێک ئابووری ناس ئەمانە حەزریان کردووە و ئێستا وردە خەریکە لە تەواوبوونە ئەمە لە خۆیدا وەڵامێکە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێت خەڵکەکەی بەو بەشمەینەتی ئێستا تێدا دەژی بژیت بۆیە ئەمەش بەشێکە لەو خەباتەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی داوەتێ بە هەماهەنگی و پرسوڕا لەگەڵ لایەنەکانی تر هەواڵ سەرکەوت لەسەر بابەتی یەکێتی حکومڕانی من شتێکی ئەوتۆم نەماوە لێو پرسم بەمێ باسیش لە کارە ڕێکخراوەیەکان بکەین بە تایبەت کە یەکێتی بڕیاری داوە دوان لە مەکتەبەکانی وەکو شێوەی سەرەتاییە بیان گەڕێنێتەوە بۆ هەولێر ینی ئەمە گرنگەکەی لە چیدایە گرنجەکەی لەوەدا یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکە بۆ هەرێمی کوردستان بۆ لە باشووری کوردستان کە دامەزراوە تەنها بۆ یەک پارچە جیوگرافیان بۆ یەک پارێزگایە بۆ دوو پارێزگا دانەمەزراوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە زاخۆتاوک و خانەقین خوێنی تاڕشتووە خەباتی کردووە هەمووشی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە بۆیە ئێمە هەولێری شەروەکو سلێمانی سیر دەکەین دهۆکی شەروەکو سلێمانی سیر دەکەین هەڵەبجە شەروە گەرمیان و ڕاپەڕینی شەروە بە کەرکووکیشەوە کە ئێستا بە هەر هۆکارێک بێت کە پێشمەرگەی لێ نەماوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێگە و ئەهەمێتی هەرێمی کوردستان ئەوکو خۆی بەڵام بە دیوەکەی کە پێگە و ڕێگەی ئێستای هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە دیار و بە هەر هۆکارێک بوو پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بارگاکانی لەوێ دیارە نوێژەن نەکردبووە یا ئەوە تا نوێبوونەوەی تێدا ئەوە نەکرابوو بەڵام ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەی تازەیە هەیەی بڵێ ئەگەڕێنەوە هەولێر و نەکرد هەولێر ئەچینە دهۆک ئەچینە زاخۆش ئێمە حزبێکی لۆکاڵی نین حزبێکی بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان یا بۆ سەرتاسەری باشووری کوردستان دروست بووین بەڵێ ئێمە وەکو مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوشانی ئەویش مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان لەمە دووە بڕیارەکە وایە و نیەتەکەی یەکێتی کادرەکان و هەواڵانمان وایە ئێمە دێنەوە هەولێر دەکەینە ئەو سەنگەرەی کە تێدا پارێزگاری یا دیفاع لە مافەڕەواکانی گەلی کوردمانەکەین ئەوش لە ڕێگەی وەکەن وەکو من بەشی پەیوەندیەکان باست بۆ بکەم لە ڕێگەی نوێنەرایەتی وڵاتانی دەرەوانێ ئێمە بتوانین نزیکی وەروەکو ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ لەگەڵیان کردمان ڕوو بەڕوو بە یەکەوە دابنیشن و باسی هەم سیاسەتی ڕوونی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لەگەڵا باس بکەین و هەم داوای هاوکاریان لێ بکەین لە هەموو کایەکانە لە کاری حکومڕانی بۆی ئەوان بێن شارەزایان بێنە ئێرە هەم لە کایی دۆسیە گرنگەکانی ئەم گەلە بەشمەینەتە بخێنە بەردەستی ئەوان کە تاوەکو ئێستا ئێمە نەمانتوانی وەکو پێویست بڵێن بیکەینە کەیسێکی جیهانی لەوانە کەیسی ئەنفادا کەیسی هەڵەبجەیە زۆر لەو کەیسانەی کەماون کە ئێمە بتوانین لێرەوە لە هەولێرەوە لە ڕێگەی نوێنەری وڵاتانەوە ئێمە هەموو ئەو بەشمەینەتیانە بگەینین بەوان
چکە هەولێر پێگەیەکی گرنگی جیهانی هەیە لە ئێستاە لە بەرەوەی پایتەختی هەرێمی کوردستانە ئێمە دەتوانین لەوێ ڕۆڵ و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەکاربێنین لە ڕێگەی ئەم دوو مەکتەبەوانێ بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەهێزکردنی ئەم حکومڕانی کە ئێستا تێدای. بەڵێ هەر تایبەت بە کاری ڕێکخراوەی یەکێتی هەر ئەو دوو مەکتەبە دەگەڕێنەوە هەولێر یاخود کۆبوونەوەکانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسیش دەگەڕێنەوە چووکەوەی کە لە دەرەنجامی کۆنگرەی چوارەم بینیمان ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی بەپێی شار و ناوچەکان هەڵبژێردراون. بەڵێ ئەمە جەنابەت پرسیارەکەت تەنها لەسەر ئەو دوو مەکتەبە بوو بەڵێ بە کۆی یەکێتی ئەگەر بە نمونە جنابی هاوسەرۆکان بە بەردەوامی سەردانی ئێرەیان کردووە ئەوە چەند ڕۆژێکە کاک لاهور ئێستاوە چەند هەڤا لاهور ئەوە چەند ڕۆژێکە لێرەیە هەڵبەتە ئەمەی خۆی لە خۆیدا گرنجیدانێکە یان گەڕانەوەیە ئیتر بۆ پایتەختی هەرێم نەخێر هەر ئەو دوو مەکتەبە نییە ئێمە وەکوتم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەمڕۆ کۆمەڵێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی ئێمە حزورمان هەبووە لە هەولێر و ئەم ئامادەجیەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بۆ ئەمڕۆ و دوێنێ نییە لە داهاتووشە نەهجی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە سەنگ و قورسایی زیاتر بخەینەوانێ سەر هەولێر هەروەکو پێشوو چونکە ئێمە تابوو بەردەوام بە هەواڵ سەرکەوت گوێم لێتە. بەڵێ چونکە ئێمە ئەگەر بینە سەر باسکردنی سنووری هەولێر و پێگەی هەولێر و دەشتی هەولێر یەکێتی نیشتیمانی کوردستان پێدەشتێکی نەماوە پێشمەرگەکانی لێرە شەهید نەبن. ئێمە وەکو جاریچکە ئەڵێمەوە ئەوە وەفایەکی زۆر زۆر کە ئێمە بتوانین لە ناو هەولێرە خزمەت بە هەولێر و هەولێریەکان بەبێ جیاوازی بکەین لە ناوێنە کەسوکاری شەهیدان و تێکۆشەرە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم تێکۆشەرانی گەلەکەمان. هەواڵ سەرکەوت محەممەد غەفور ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسایی بۆردی پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لەگەر ماوگەرم لەگەڵماندا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.